بە وەرزش و چالاکیەکانی یەکێتی تۆپی پێی کوردستان بزانینەوە پاڵانێتیانە چی بووە کە لە ئەم وەرزەی یەکێتی تۆپی پێی کوردستان ئەنجام درراوە و سەرپەرشتی کردووە چی کراوە کێشەکان چی بوون پاڵوانێتەکان چۆن بەڕێوە چوون ئەم بابەتانە هەمووی لەگەڵ دیدار غازی کە دیدار خۆی ئەندامی دیسکی وەرزشیەوە بێژەری وەرزشیشە دیدار سڵاو لێ بە بەیانی باش لێ بێ ڕەنجبیانی باش گرافیکێک ئامادەیە خۆت ئاماژە بە گرافیکەکە بە و ئەوەی کە یەکێتی تۆپی پێی کوردستان کردوێتی لەم وەرزەیە لێرەدا بۆ بینەرانی بخەرە ڕوو دواتر گفتوگویەکی شەکەین لەو بارەوە بزانین چی بووە باش دەستخۆش بەیانیتان باش پێکەوە چەند دقەیەک لە بەرنامی بەیانی باش لێرە لەگەڵتانە بین تەورێکی وەرشیمان بۆ ئامادە کردوون لەسەر چالەکیەکانێکی تۆپی کوردستان بۆ ئەم وەرزەکە زۆربەی چالەکیەکانی کۆتایی پێهاتوو گرافیکیشمان ئامادەیە سەرەتا لە گرافیکەکان و دەست پێ دەکەین ئەگەر برادەران گرافیکان ئامادەکەن لەسەر شاشە بەڵام پێش ئەوەی گرافیکەکان بخوێنمەوە ئەمەوێت بە ناوی بەشی وەرزشی کورسات نیوز پرسە و سەرخۆشی خۆمان ئاراستەیەکی تۆپی کوردستان بکەین پێشەوەی کار ئاماژە بە چالەکیەکانیان بدەین بەوەی کە دوێنێ سکرتێری یەکێتیەکە مامۆستا سەلام بەهۆی نەخۆشیێکی درێژخایەن و کۆچی دوایی کردووە هیوادارن خی گەورە بە باشتی بەرینی شادکە و ئاسابووری کە سوکاری بدات. چالەکیەکانی یەکێتی تۆپی کوردستان لەم وەرزەدا کە وەرزی 2021 بۆ 2022 بووە بۆ یەکەمین جار سیروانی نوێ وەکیانێکی شاری سلێمانی بۆ پاڵەوانی خولی کوردستان پێشەوەی ئاماژە بۆ بکەم یەکێتی تۆپی کوردستان یەکێتیەکی وەرزشیە و زۆرترین چالاکی هەیە و زۆرترین هەواداری هەیە لە کوردستان دەکە چالاکیەکانی جۆرا و جۆرە یەکێتێکە بارگاکەی لە شاری هەولێرە کە پێکاتوە لە دە ئەندام سەرۆک و جێگر و ئەندامەکانی دیکەن ئەم یەکێتیە هەفتانە کۆبوونەوەی خۆی دەکات و کار و چالەکیەکانی بڵاو دەکاتەوە لە ڕێگەی پەیجی تایبەتی خۆیانەوە یەکێک لە چالەکیەکانی کە ئەم یەکێتیە ئەکتیڤترین چالاکترین یەکێتی وەرشێ لە سەراستی کوردستان کە خولی نایبی کوردستانە دیارە خولی نایبی کوردستان کۆتایی پێات یانەکانی سیروانی نوێ هەندرێن و سەید سادق چەمچەماڵ نەورۆز ئەمانە ڕیزبەندی یەکەم تا پێنجەم بوون و یانەی هەولێر و هەڵۆش دوو یانەی ڕیزبەندی کۆتایی خولەکە بوون سیروانی نوێ بۆ یەکەمین جار خولی نایبی کوردستانی بەدەستهێنا دوای ئەوەی لە یاریگەی کەمال سەلیم لەگەڵ نەورۆز ڕۆبەڕوو بوونەوە و ئاهەنگی بوون بە پاڵەوانی گێڕا و جامەکەیان بەرز کردەوە ئەو یانەی شاری سلێمانی. شانزەیانە لە خولی نایبی تۆپیانەکانی کوردستان بەشداریان کردووە وەکو ئاماژەم پێکرد یانی سیروانی نوێ بۆ یەکەمین جار پلەی یەکەمی بەدەستهێنا و هەندرێن پلەی دووەم و سەید سادق لە پلەی سێم هات و چەمچەماڵ چووە پلەی چوارەم و یانەی نەورۆزی شاری سلێمانیش پلەی پێنجەمی بۆ مایەوە و ئاماژە بوو دوو یانی ئەخیریش دەکەم کە یانەی هەولێر و هەڵۆن کە هەڵۆ هیچ خاڵێکی بەدەست نەهێنا لەم وەرزەی خولی نایبی کوردستان. دوای ئەوە بینە سەر چالاکێکی دیکە یەکێتەکە کە خولی فوتساڵی کچانە ئەم خولا دیارە کۆمەڵێک یانەی کەممان هەیە کە گرنگی بە فوتساڵی کچان بدەن بەڵام یەکێتی بۆی کوردستان چالێکی بۆ ئەمانیش ساڵانە بەڕێوە دەبات یانی هەولێر بۆ ئەم ساڵ بۆ پاڵەوانی خول دوای ئەوەی کە لە ئافرەتانی دهۆکی بردەوە کچانی هەولێر توانیان ببنە پاڵەوانی خولی فوتساڵی کچانی یانەکانی کوردستان. کچە یاریزانی یانەی هەولێر خەڵات ئەزعەت لە هەولێر بە باشترین گۆڵپارێز دەستنیشان کرا دوای ئەوەی کە خولەکە کۆتایی پێات لە یانی هەولێر خەڵات ئەزعەت خەڵاتی باشترین گۆڵپارێزی فوتساڵی ئەم وەرزەی وەرگرت شۆخان نورەدین هەر لە کچانی هەولێر بە باشترین یاریزان و بە باشترین گۆڵکاریش دەستنیشان کراوەتە دوو خەڵاتی وەرگرت باشترین یاریزانی خولەکە و باشترین گۆڵکاری خولەکە. خولی نایبی کوردستان و فوتساڵ ئاماژەمان پێکردینە چالەکێکی دیکەی گرنگ کە خولی یانە پلەکەکانی کوردستانە کە زۆرترین یانە بەشداریان کردووە و زۆرترین هەواداریان هەبووە لەم وەرزەدا بە تایبەتی زۆرێک لە یانەکان کە هاندەرانی بە جۆش و خرۆشن بۆ ئەوەی بێنە ناو یاریگاکان لە خولی یانە پلەکەکانی کوردستان یانی چوار قوڕنا بۆ پاڵەوانی خولەکە دوای ئەوەی لە یاریگەی خۆی لەگەڵ خانەقین
یاریان کردوە یاریەکەی بە سوودی خۆی کۆتایی پێێنە لە بەردەم هەوادار و هاندەرێکی زۆر لە ڕۆژکەی چوار قڕنا توانیان ببنە پاڵەوانی خولەکە و سەرکەون بۆ خولیانە پلێکەکان. هەردوویانەی چوار قڕنەوە خانەقین سەرکەوتنیان بۆ ڕیزیانە پلە نایبەکانی کوردستان بەدەستێنا دوای ئەوەی کە بە پلەی یەکەم و دووەمی ئەم وەرزەی یانە پلێکەکانی کوردستان هاتن. دێنە سەر خولیانە پلەدۆکانی کوردستان کە هێشتا ئەم خولە تەواو نەبووە و لە قۆناغی کۆتاییدایە هەفتەی داهاتووە ئەتوانین بڵێن دوو هەفتەیەکی ماوە کە خولەکە کۆتایی پێبێت لە خولیانە پلەدۆکانی کوردستان یانەکانی باتیفا و کفری سەر و ڕیزبەندی کۆمەڵەکانیان کردو کە باتیفا ئەم وەرزە بە ئاستێکی باش و بە ئاستێکی ناوازە دەردەکەوێت. هێشتا خولەکە کۆتایی پێناهاتووە لە قۆناغی کۆتاییدایە. خاڵێکی دیکە کە چالاکیێکی دیکە لە یەکێتۆبی کوردستان جامی کوردستانە. جامی کوردستان ئەم وەرزە هەرچەندە لەلایەن ڕۆژنامە نووسان و هاوادارانی وەرزشی کوردستان وەرزشکاران ڕخنەی زۆر لە یەکێتۆبی کوردستان گیرا بۆ پێی کە جامی کوردستان پشتگوێ خراوە. کۆتایی پێیا جامەکە یانی برایەتی بۆ پاڵەوان و ینی نەورۆزیش پلەی دووەمی بەدەستێنا برایەتی و نەورۆز کە لە شارۆچکەی کۆی یاریەکان یاری کۆتاییان ئەنجامدا برایەتی بە لێدانی پەناڵتی یەکلایی کەرەوە چوارسێ لە نەورۆزی شاری سلێمانی بردەوە و برایەتی پاڵەوانی جامی کوردستان بوو. ئەگەر گرافیکی ترمان نەماوە پێم وابێت ئەمە چالێکەکانی یەکێتۆبی کوردستانە دواتر لەگەڵ کاکڕەنج قسە و باسی دەستخۆش دیدار فەرموو ئەتوانی دانیشتی بۆی کە گفتوگۆکانمان دەست پێ بکەین دیدار دەستە خۆش بێ لەش ساغ بێ کۆمەڵێک زانیاری باشە بۆی کە ئەو چالاکیانەی یەکێتی تۆپی پێی کوردستان بخەینە ڕوو. اینجا باز لەوە بکەین بزانین ئەم کار و چالاکیانەی یەکێتی تۆپی پێی کوردستان تۆ باس لە چالاکیەکان کرد. گرفتەکان چی بوو هاتنە بەردەمی یعنی چۆن بەڕێوە چوو؟ بەڵێ دیارە وەکو لە یەشە ئاماژەم پێکرد یەکێتی تۆپی کوردستان یەکێکە لە ئەکتیفترین و چالاکترین یەکێتیەکانی یەکێتی وەرزشیەکان لە کوردستانە بۆی کە کۆمەڵێک چالاکی زۆری هەیە و کۆمەڵێک بۆ نمونە هاندەری زۆریش لە دەوری یانەکان کۆکراوەتەوە بە حکمی چالاکیەکانی ئەو یەکێتیە. بەڵام لەگەڵ هەموو کارێکدا باش و خراپە دەستخۆشی و ڕەخنەش هەیە. ئێمە ئەگەر باز لە باشەکانی بکەین باشەکانی ئەوە بکە کوڵەکان ساڵانە دەکاتەوە و هەوڵ دێن بۆی بە باشترین شێوە خولەکان کۆتاییان پێبێت تووشی ڕەخنە نەبنەوە. بەڵام لەگەڵەوەشدا ئێمە لە عێراقین و لە کوردستان نەکرێت شتەکان بەهۆی و قەیران و کێش و گرفت و ئاڵۆزیانە ڕەخنەشی تێبکەوێت. باش دیارترین ئەو شتانە چی بوو کە خەڵک ڕەخنەی لێگەر یاخود یاریزانان ڕەخنیان لێگەر ناوەندە وەرزشیەکان ڕەخنیان لێگەر؟ بەڵێ دیارترین ئەو شتانە قەرارەکانی یەکی تۆپی کوردستانە کە بڕیارەکانی زۆر بەلای ڕۆژنامە نووسان و بۆ نمونە وەرزشکارانە و نادروستە. بۆ نمونە هەنێک بڕیارەیەن کە لە بەرژەوەندی یاریزان و داوەرویانەکان نییە ئەمە خاڵێکە کە تووشی ڕەخنابێتەوە. بۆ نمونە بڕیاری درەنگیان کە یاریەکی کۆتایی کەی بکرێت ینی قەراری پێشوەختیان نییە بۆ ئەوی لە کەی بکرێەوە لە کوێ بکرێ ستاف چییە بۆیان دابنرێت ئەمانە ئەو ڕەخنانن کە ڕوبەڕویانە بنەوە. بۆ نمونە ڕەخنەی دیکە هەیە کە یەکێتی تۆپی کوردستان چاودێر نییە بەسەر یانەکان بۆ نمونە شوێنی دانیشتنی هاندەران کە هاندەران گرنگترین خاڵن بۆ یەکێتی وەرزشیەکان بە تایبەتیەکی تۆپی کوردستان کە تۆپی پێ بە هاندەرەوە جوانە چۆر یاریگایەک ئەگەر بەرشەلۆنە و ڕیاڵ مەدرید بێن یاریگای کەمال سەلیم یاریکەن هاندەری لێنە بێ هیچ بڕوا ناکەم تام و چێژێکیە بێ. هاندەر خاڵی گرنگی تۆپی پێ لە هەموو جیهان و لە کوردستانیش هاندەر لە کوردستانە پشتگوێ خراوە یانەکان ئەبێکی تۆپی کوردستان ئاماژە بکات بە یانەکان کە بۆ نمونە شوێنی هاندەران دابین کرێ شوێنی هاندەران باش بێ گونجاو بێ بەڕێزەوە هاندەر بێتە ناو یاریگا. باشە زۆر جار ئەمە خاڵیدار ئەوە بینین کە لە کاتی بەڕێوەچوونی یاریەکانە ینی هەندێک جار بەداخەوە بینین کە زۆرێک لە پشێ و ئاڵۆزی دروستە بێ بە تایبەتی ینی هاندەرانی هەردوو تیپەکە. ئەمە تا ئێستا بۆچی ڕێک نەخراوە ینی یەکێتی تۆپی پێی کوردستان ئاماژەی بۆ کردو بۆچی ئەمە تا ئێستا نەتوانرا ئەم کارە ڕێک بخرێت؟ ئەوەش ڕەخنەیەکە لە ڕخنەکان کاگرانج ئاژاو و پشێوی لە هەموو جیهانە لە تۆپی پێ هەیە بەڵام بەڕێژە لە خولێکەوە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی دیکە لە خولێکەوە بۆ خولێکی دیکە. بەڵام لە کوردستانە لە سەرجەم خولەکانە لە پلە دوو لە لاوان لە تازە پێگەشتوان لە پلەیەک لە نایاب شەڕ و کێشە و
گرفت و ئاژاوە دروست دەبێت. بەڕاستی بەشێکی یەکێتی تۆپی کوردستانە بەشێکی هاندەرەکان یاخود خەڵک ئەو خەڵکەیە کە دەچێتە ناو یاریگا. لە هەموو دنیا براوە و دۆڕاوە هەیە، وەرزشیش گیانی قبولکردنە. تۆ بۆچی حەزەکەی تیپەکەی خۆت براوە بێت بەخۆشی بیتە دەرەوە لە یاریگا ئەبێ قوبوڵیشیکە کە تیپەی بەرامبەر ڕکابەرەکەت ئەمە یاریە تۆپی پێ ئەکری ئەویش براوە بێت. بەڵام ئەمە کێشەی هۆشیاری هاندەر و تاکە کە بۆ نمە زۆر تاکەیە زۆر کەسێ لە ناو یاریگاکان زۆر بەڕێز و بە احترام و دانیشت و سێ یاری خۆشیەکە و دوایە چێتە دەرەوە. بەڵام تر زۆری شێ ناهۆشیاری هەیە لەگەڵ ڕێزمە کە پشێوی ئاڵەزی دروستەکە. بەڵام بەشێکیشی یەکەی تۆپی کوردستانەکە ئەتوانین بڵین کەم تەرخەمە، هەم لە ڕووی بۆ نمونە چاودێریکردن بۆ یاریگای یانەکان، هەم لە ڕووی دانانی سکیۆریتی باش و هەرچەنە برایانی پۆلیس و ئاسایش و چالاکی مەدەنی لە یاریگاکان ڕێژەیەکی کەم ئامادەن، بەڵام ئەوانیش ناتوان زۆر ئیجراعاتێ بکەن کە بەڕاستی ئەوە بێت کە هاندەر عەزێت بن. بەڵام لە ئەوروپاوە لە وڵاتانی دیکە و خولەکانی دیکە یانەکان و یاریگاکان سکیۆریتی تایبەتی تونگە بە پرۆتۆکۆڵی تونگ ینی ناڵن وەکو خۆت لەوانێ بینی بێت هاندەری ڕاکاتە ناو یاریگاکە لە 6 حەولاوە سکیۆریتیەکان بۆیە چن ینی ئەیگرن قۆڵبەستیەکەن و ناڵم پشەی ڕۆ. باش بۆچی ڕەخنە لە جامی کوردستان گیراوە؟ چی بووە ئەو یاری بڵێنەوە یاری کە کراوە لە جامی کوردستان بۆچی ڕەخنەی لەسرە؟ ئەوە یەکێ بوو لە چالەکیەکان جامی کوردستان کە ڕوبەڕووی ڕەخنە بۆ یەکەی تۆپی کوردستان بەوەی کە یەکێتی تۆپی کوردستان ئەو یاری کۆتایی جامەی زۆر دواخست. یعنی زیاد لە مانگێک یانەکان ئەتوانین بڵێن چاوەڕێیان کرد ئەو دویانی کە مابوونەوە بۆ کۆتایی چاوەڕێی بەڕێوەچوونی یاری کۆتایی بوون. دوای ئەوەی کە قەراریش لە بەڕێوەچوونەکەی درا ماوەی هەفتەیەکیان ناپێت بە هەردوویانە کە وتیان بۆ نمونە شەممە بۆ پێنجشەممە بۆ نمونە هەفتەیەک 5 ڕۆژ 6 ڕۆژ درا بە هەردوویانە بەوەی کە ئەو دویانش ناتوان لەو ماوە کورتەیە خۆیان ئامادە بکەن. سێ بەڕێوەچوونی یاریگاکە بەڕێوەچوونی یاریەکە لە یاریگایەکی بێلایەن کە ئەتوانین بڵین هەردوو بۆ هەردوویانە ناخۆش بوو. یانێک برایەتی لە شاری هەولێر نەورۆز لە شاری سلێمانی. هاندەران و ڕۆژنامەنووسان و هەردوویانش خۆیان پێیان وا باشتر بۆ کە یا لە سلێمانی یا لە هەولێر بکرایە، بەڵام ئەوان گواستیانەوە بۆ یاریگای کۆیە. هەرچەنە ئێمە ڕێز و سڵاو و خۆشەویستیمان بۆ شاری کۆی خۆشەویست هەیە، بەڵام گونجاو بوو کە لە یەکێک لە یاریگاکانی ئەو دویانەیە بکرای ئەوە ڕەخنەیە بوو. ڕەخنەیەکی دیکەش مەراسیمی کۆتایی و خەڵات دابەشکردنەکان و ئەو مەنەس و مێز و ئەو شتانە بوو کە لە کۆتایە دانرا بۆ ئەوی کە خەڵاتەکانی تێدا دابەش کرێەوە مەراسیمەکە بە شێوەیەکی ینی وا کرا کە خولێکی تیپی میلی زۆر لەوە جوانتر مەراسیمی کۆتایی بۆ کرێ. ئێمە خولی پلەدۆکان کرا پلەیەکەکان کرا کە بە خۆشحاڵی و بەدەستخۆشی و خاتوشانە زیرای مەحمەد کە خۆی ئەرکی تێچووی خولەکەی ئەستۆ گرتە بوو خۆی لەوێ ئامادە بوو لە ناو یاریگاکان یا هەفتەی ڕابردوو هەر خۆی لەوێ ئامادە بوو کە خولێک گوادی مامۆستا سەلاحی کۆچ کرد و ڕێکخرا بوو کە زۆر بە شێوەیەکی جوان مەراسیمەکان بەڕێوەچوو. ئەی بۆچ یەکێکتیە کە یەکێتی تۆپی کوردستانە بودجەیەک و داهاتێکی زۆری باشی هەیە، پارێکی زۆری دەست دەکەوێت لە ڕێگەی خرامەکردنی یاریزان داوەر سەرپەرشتیار یانەکان ناتوانێن ماناسێکی جوان 6 کچ و کوڕی جوان بێنە داینێکە لەم لاولاوە بۆستن خەڵاتەکانیان پێ بە یاری ئاگرینەکان ئەمە ناکرێت. ئەمە ئەو ڕەخنارە بوون کە لە یاری کۆتایی جامەکە. باش یەکێکتر لەو شتانەی کە ئەم ساڵ ینی جیاواز بووە وەکو هەواڵیش بڵاو بووە بەشداریکردنی داوەرێکی ژن بوو لە یاریەکانە. ئەمە چۆن بوو؟ ئەمە سەرتا چیەیە و چۆن ئەمە بەشداری؟ ئەمە هەر لە یاری کۆتایی جامی کوردستان کە لە نێوان برایەتی و نەورۆزا بەڕێوەچوو برایەتی بەسەر پشتی هەندرێن گەشتە کۆتایی، نەورۆزیش بەسەر پشتیانی سیروانی نوێی پاڵاوانی خولی نایبی کوردستان گەشتە کۆتایی. لە یاری کۆتاییدا لەگەڵ سێ داوەری پیاو خاتو شاناس کە ئەو داوەری فوتساڵە کە یاریەکانی فوتساڵ بەڕێوە دەبات بۆ یەکەمین جار لە کوردستان و لە یاریکی کۆتاییدا شەرەفی ئەوە درا بە ئەو خاتوونەکە داوەری فوتساڵە
کە دانیشتوی شارۆچکەی ڕانیە ئەو شەرەفەی پێدرا کە یاری کۆتایی بەڕێوەبەرێت هەرچەندەکە ئێمە دەستخۆشیمان لێ هەیە کە بیۆریەکی زۆری هەبوو بەڵام لەگەڵ ئەوشدا تووشی ڕەخ نەبووە بەڵام ئێمەکو خۆمان دەستخۆشی لێ دەکەین کە بۆ یەکەمین خانم کە داوەری بۆ داوەرێکی نێودەوڵەتی یاخود داوەرێکی ناوخۆیە داوەرێکی ناوخۆی و داوەری فوتساڵە بەڵام ڕەخنەکان بۆ ئەوە بوون دەیانوت ئەگەر بۆ نمونە لەیە ئەو داوەرە تووشی پێکانێک بۆ یارەکەی پێتاو نەکرایە بەدیلی چی بووە بێ بەدیلێکی ئافرەت بێتەوە ناو یاریگە خانمێکی دیکە بێتەوە یاریگە ڕەخنەکان ئەوە بۆ لە فوتساڵەوە یەکسەر هاتووە داوەری یاریکی وا کۆتایی دەکات بەڵام ئێمە لەگەڵ ڕەخنەکانانین لەگەڵ جوانەکانیان دەستخۆشی لە یەکەین بە ناوی خۆمانەوە کە ئەوە کارێکی جوان بوو کارێکی پیرۆزیشی کردو دەستخۆش دیدار کۆمەڵە زانیاری زۆر باش بوو بۆ بینەران و دەستخۆش کە لە بەیانی کورسانی سا پێکەوە توانیمان ئەم گفتوگوۆی بکەین و ئەو زانیاریانش بخەینە ڕوو دەستیێوەش خۆش دەستەکان نەخۆش بێت.